بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێ. ئەم کاتەوە و کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتان ئەگەمەوە. خۆشەویستان و بەڕێزان، لە دوانگەی خەڵکەوە ڕاوسەرنج و تێبینی خۆتانە خەنە ڕوو بە پەیوەندی تەلەفۆنی و نووسینی کۆمنت لە سۆشیال میدیا و هەروەها پیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەمان پرسیارێ واکەین ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن لە قەیران و بارودۆخە نەخوازراوەکاندا چۆنە بینیت؟ واتە تۆی هاوڵاتی گلەیت لە چی بابەتێکی دەستگاکانی ڕاگەیاندن هەیە؟ کۆمەڵێک دەستگای ڕاگەیاندن هەیە بە بینرا و بیسترا و نووسراوەوە. هەموو ئەمانە بەهۆی کۆمەڵێک قەیران لە هەرێمی کوردستان کە دروست بوونە، تازەکی دروست بوون ئەم دەستگایانە، یاخود لە دێر زەمانەوە هەبوون و ماوەیەکی زۆرە کارەکەن لە گۆڕۆپانی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندندا، بەڵام لای ئێوەی هاوڵاتی لە هەندێکیان گلەیی هەیە و لە هەندێکیان دەستخۆشی. بۆ ئەوەی تیشک بخێنە سەر ئەم بابەتە، بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر بابەتی ڕۆڵی ڕاگەیاندن بکەین لە گەیاندنی هەواڵەکان بە میزداقیەت و ڕاستگۆیی، ئەتوانن پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن و هەروەها ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین. وەکو ئەزانن کۆمەڵێک کۆمنتی جوان لە ڕێگەی فانە بەڕێزەکان و هاوڕێیانی ئازیز لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هاتوون و کۆمنتەکان لە کۆتاییە ئەگەر کات هەبوو ئینشاءڵڵا دایان خوێنینەوە. لە هەمان کاتە ئەو پەیوەندیانەی کە ئێوە دەتانەوێت قسەی لەسەر بکەن لەم بەرنامەیە لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بوونی هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو. دەستەکەم بە وەرگرتنی پەیوەندی ئەگەر پەیوەندیمان هەبێ. کاک ئاوات وەرەگرم یەکەم پەیوەندی لە بەلجیکا. کاک ئاوات هەموو کاتت باش. کاک ئاوات گیان، چۆنی برای گیان؟ باشی؟ ئێوارە و باش بە قوربانە بەم وەکو پەپولەکانی کوردستان وەکو پەپولەکانی هۆڵەندا وای لەگەڵ لە لای من. بە قوربانی چاوت بە قوربانی چاوت بم. زۆر خۆشحاڵم کاک ئاوات گیان. یەکێکی لەو پەیوەندیانەی کە خۆشحاڵمەکە. ئەگەر پرسیارێکە هەیە فەرموو لە خزمەتتان، ئەگەر پرسیارێکە نییە ئەتوانە مەوزوعەکەوە. فەرموو. لەسەر ڕۆڵی ڕاگەیاندنەکان بەڵێ ڕۆڵیان هەبوو، بەس بم باسی دوو ڕاگەیاندنەکەم کە ڕۆڵیان هەبووە بۆ خەڵکی کوردستان، بۆ خەڵکی فەقیر و هەژار. بەڵێ. کە ڕۆڵی کاریگەریان هەبووە، کە ڕۆڵی ئیجادیان هەبووە. بەڵێ. یەکێکیان تەلەڤیزیۆنی کۆمەڵی ئیسلامیە، بەڵێ، کە داپۆشیکار بووە لە خەمی فەقیر و هەژارە، و من ڕۆژ بە ڕۆژ لە ئەوروپا و متابعەکەم هەستەکەم. ئەمە ڕۆڵێکی زۆر باشی هەیە بۆ شاکردەوەی خەڵکی کوردستان. ئەمە یەک. تەلەڤیزیۆنی دیکە باز دەکەم لە کەناڵەکەی ئێوە کەویش ڕۆڵێکی زۆر باشی گێڕاوە، ئەویش کەناڵی NRT-ە. بەڵێ. ئەنجا کاک مەحموو حەز دەکەم یەک دەقەیکەم بریتێ لەسەر ئەو وەزعی هەرێمی کوردستانەی کە ئێستا ئەم خەڵکە تووشی ئەم نەهامەتیە بووە. فەرموو. خوای گەورە فەرمێ ئەڵێ دە تۆ نوێژ نەکەیت و ڕۆژە و نەبیت و سیرێ ڕەحمت نەبێت و بەزەیی بە فەقیر و هەژاران نێتەوە و زەکات نێیت و سەرفەسرە نێیت و ئەگەر پارە هەبوو نەچی بۆ حەج، من لەو دنیا عقابت دێم، جەزای خۆ وەرەگری. ئەمە وایە لە ئاینی ئیسلاما من ئەمەم بیستۆ لە مناڵیەوە. هەتا ئەمە شەوانە وا فێرکراوم لە باوکو و دایکم کە شەوە خەوەم پێشەوەی خەوەم ئەڵێم ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. هذا نوكو بياني فريانتهم إخوان روحي كيسابهم. أما أو أنجا أم خلشاب باقي إلى حكومتي هريمي كردستان كارزان ليكم تكاي إخوان ليكم كاز محمود ماما صار محمود جان أم حكومته كناوة تو هوا نبزار دوا تو زنيفي ئەوان شەرعیەتیان لە مجلسە قەبلان و بە دیوارە وەرگرتووە.
لە من بەڵێ کەواتە ئێستا عەزابەی کەوەیە لەن بازەکەی ئەوەیە کەیەن چۆن ئێمە نوێژ نەکەین و ڕۆژوو نەبین و تاعاتی خوا نەکەین بازەکەی ئەبێ لە ڕۆژی قیامەتا دێن کە من ئیمانی کولیم پێ هەیە ئیمانی کولیم پێ هەیە مەلایکەتێک لەسەر شانی ڕاستمانە مەلایکەتێک لەسەر شانی چەپمانە کاتە و خراپەکانمان هەموو نووسراون لە ڕۆژی قیامەتا محاسەبەی لەسەرەکەین ئەم حکومەتی هەرێمی کوردستانەش محاسبەی ئەم خەڵکاکە لەسەرەوەی کە دەنگی پێنەیەوە لەسەرەوەی کە زۆی پێە لەسەرەوەی کە دەسیری پێەکە ئەوەیە بازەکەیە باشنی حەلەوەیە خوای گەورە ڕزگارماکە وەکو لە بەرنامەکانی بەشواوتم مەلایکەتمان بۆ بێنێتە خوارەوە ڕزگارماکە نازانم دەست خۆش کاگاوات بۆمان نانێ بە قوربانم دەست خۆش کاگاواتیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو بی ئینشاءالله دایکی محەممەد وەرەگرم لە شاری سلێمانی السلام ورحمة الله وبركاته. خواهی گەورە تان لێ دەستخۆشتان سەمراز خواهی گەورە سەرکەوتەی دنیا قیامەتتان بڵێ اللهم ئامین. خی گەورە لە جەنابی شەڕازی بێ. زۆر سپاس دەکەم خوشی گەورەی منی. وڵایی من دەستخۆشێکی زۆرم بۆ کەناڵە ئیسلامیەکان هەیە بە بینرا و بیترا هەم لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بەڵێ بەڕاستی ڕۆڵێکی بەڕاستگۆیانە بە جوانی ڕۆڵی جوانیان هەبوو لە گربەردەکردنی تاکی کۆمەلگا شتێکی حاشاها مەگرە دەستخۆشی زۆر خی گەورە بەردەوام دوعای شتتان بکەم خی گەورە پاداشتان باتەوە لەگەڵ ئەم هەموو ڕاگەیانەیە هەیە هەم لە زۆرە وڵایەتەکان هەم لە ڕاگەیانەی دەتمانێ و نەمانەوێت ئێستا کەمتر خەڵک تەلەڤیزیۆنەکە بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتەکان بەتە جێگای خەڵک جێگای تەلەڤیزیۆن و ڕادیۆ هەموو شتێکی کردوتە بەڵام لەگەڵ ئەوە شایەت خۆستی جوانتان هەیە دەستخۆشیتانێکم هەم لە ڕادیۆی سونەت هەم لە هەموو ڕاگەیانەکە ئیسلامەکان بە عام دەستخۆشیان لێکەم هیوادارم ڕۆڵیان باشتر بێت زیاتر پەرەی پێ بکەن بۆ وەکو پێشنیارێکی خوشی بچووکتان بۆ پەروەردەکردنی کاتی کۆمەلگای کوردی زۆر خێر لە خۆنەدیوە زۆر ماندووە بەڕاستی خۆشتانەوە باشترەکان هیوادارم ئێوە زیاتر پەرە بەم بوارە بدەنەیەک خاڵێکی تریش من ئەم ڕاگەیانانە باسییان ناکەم لە ڕووی چاواشەکاری وەڕووی باز شتێک بەڕاستی ڕاگەاندن هەیە زۆرترین بیلەری هەیە بەڵام کە دەبینی ئەویش بۆ جێگای بیلە کۆمەلگای وا پەروەردە کردو یانی نەخۆشەویستی بۆ خاک ماوە نە بۆ نیشتیمان ماوە نە بۆ کوردایەک ماوە نە بۆ دایک و باوکو کەس کاری خۆشی نێماوە ئەمە شتێکی حاشا هەڵنەگرێت لە وڵاتی ئێمەدا بۆ خۆمان دەبینی ڕۆژانە پێشنیارێکیشم بۆ سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی ئەم ڕاگەیان لەسەر بەوانە دەستخۆشیان لێکەوە هەموو دەستخۆشیێکم بۆتان هیوادارم چۆن ئەو خەسخانە بەخشینە جوانەتان کردەوانی بۆ خەڵکی کەمدا ئەنامەت و خەڵکی هەژار سوودی لێبینی جێگای دەستخۆشە هیوادارم ئەواش کارگەیەکی وەبەرهێنانی تاسکە بکرێ لە ڕێی بەخشینە بە چۆن ساڵێکی بنیاد بنێن بۆ ئەوجوتیارانی هەرێمی کوردستان بکرێتە مای قوتونەنان بکرێتە مای شتێک بەردمێنان بێ بۆ ئەم کوردستیارانە زۆر داماون زۆر هیلاکن زۆر بەزێن بە حاڵیاندا دێتوانێ هەم بۆ ڕێی خەڵکیش لەسەری یعنی دەستی تینێکی ژەرمکاری لەسەرکە هەم دەستی جوتیارانیش دەکەن ئەگەر بکرێت سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لەو کاتەوە دەستخۆشتان لێکم خوا و ڕێزم هەیەتانە سپاتان دەکەم. سپاس بۆ جەنابەت پێشنیارێکی زۆر جوان بوو. سپاس دەکەم بە دڵنیاییەوە ئەگاتە شوێنی خۆی ئینشاءالله. دەست خۆش بێ خوشی بەڕێزم دایکی محەممەد. کاگاسە وەرەگرم لە چاکسازی گەورانی سلێمانی. سلام علیکم. سلام و رحمة الله و بەرەکاتوو کاگاسۆ. من لەسەر چاکسازی گەورانی سلێمانی حەزەکەم بەڵێ فەرموو. داوای لێبوردن لە دووشتینێرانی دەکەم. من سەرەتانەیە بڵێم ئێمە لە چاکسازی گەوران سلێمانی لەگەڵ هەموو چاکسازیەکانی تر تاوانمان کردووە بەڵام بۆ کاری تاوانکردنی ئێمە ئەم سیستەمە سیاسیە سایکۆلۆژیە سەقەتەی حکومڕانەکانی هەرێمی کوردستان ئێمە تاوان کردووە. کاگاسۆ کاگاسۆ لەم هەرێمە بەرپرسە لە تاوانکردنی ئێمە نەکۆمە. کاگاسۆ گوێ لە دەنگی منە گوێ لە دەنگی منە گوێم لێتە کاکمە زۆر باشە. ڕاستی بۆی واقعی بم لەگەڵت ئێمە هەست بە معاناتی ئێواکەین بەڕاستی هەست بە معاناتی ئێواکەین لە هەموو ڕوویەکەوە. ئەمڕۆ هەواڵێکم بیستووە بەرچاوم کەوت لە سۆشیال میدیا ئەویش ئەوەیە کە بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بڕیاری داوە مۆڵەتی درێژخان بدا بە زیندانیان تاوەکو
ورد و سەقیق ژەبی وەزیری بۆ دەمەوە ئیسفادەی هەیە ئەگەر ئینجازم بیەمە سەر ئەوەش دەنگت زۆر نزمە کاگاسۆ بۆ دەنگ بەرز ناکەیتەوە هەوڵێم دەنگ جان محمود بۆ تۆش و بۆ بینەرانی بەڕێزی بۆ هەوڵاتیانی کوردستان بۆ ڕای گشتی بۆ دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئێمە تاوانەکانمان دەسەڵاتی ئەم هەرێمە بەرپرسە لێ نەخۆمان بەڵێ ئەو سیستەمە سەقەتە سیاسی لەم هەرێمان بەڕێوەتێ بەرپرسە تاوانکردنی ئەمە بۆ معلوماتت تاوانبار نەگیراوە ئەو کەسانە گیراون کە لاسایی تاوانباریان کردەوە باشە کاگاسۆ من با پرسیارێکی تر لە هەرێمەیان کاک مەحموود جاسەمبە بۆ نمونە دز لەم هەرێمەیان نەگیرا بێت چاکسازی بەڵکو ئەوانە گیراون کە لاسایی دزە گەورەکانیان کردەوە باش با پرسیارێک لە جەنابەت نەگیراوە کاک مەحموود بۆ تۆش بۆ بینێدانیش ئەوانە گیراون کە لاسایی پیاوکوژە گەورەکانی دەسەڵاتیان کردەوە بەڵێ پرسیارێک بکەم لە جەنابەت مخدرات نەگیراوە ئەوانە گیراون کە لاسایی بازرگانی مخدراتیان کردەوە کە بەڕاستی لە بەپێی راپۆرتی دەستگای ئاسایشی گشتی هەولێر بازرگان گەورەکەی مخدرات ئێستا پاسەوانی هەیە و بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرەگرەوە بۆ پاسەوانەکانی بەڵێمە سەر جوابی وەزیر و حاڵەتی تەندروستی ناو زیندان باشە کاگاسۆ با من پرسیارێک لە تۆ بکەم کاکەم گوێ لە پرسیارەکەم بگری سوپاسە دەکەم کاگاسۆ اینجا ئەگەر ئینجازم بە یەمە سەر جوابی پرسیارەکەی جەنابیشت باشە ئێمە بە نەف بە بەڵگەوە هێڵم بە جەنابی وەزیر یەکێ لە سزادراوەکانی تەنیشتی قەحاکەی من بە مانگ ئەچێتە دەرەوە لەسەر بچواری مرۆڤ گیراوە پزیشکە خۆی چارەسەر زیندانیە چارەسەر بۆ زیندانیەکان ئەنووسێ حالەکە و دەرمان بۆ چارەسەر بۆ نەخۆشەکانی یارانووسێ هیچ پزیشکێک بێژگە لە دوێنە سەردانی چاکسازی گەورانی سلێمانی نەکردووە بەپێی ئەو نامەی بەڕێز بەڕێوەبەری ئەم زیندانە بۆ دەستگای گشتی مافی مرۆڤی هەرێمی کوردستانی نووسیوە ئەڵێ ئاگاداریشمان کردوونەتەوە بەڵام هێشتا هیچ کەسێکی تەندروستی سەردانی نەکردوین جیهازەکان ئەو جیهازانی کە هاتوون لێرە بەدەست سزادراوەیە ئەگەر دکتۆری هەیە بۆچی سزادراوە پاسی شەکرە بۆ سزادراوی ترەکات بۆچی پۆلیسەکانی هێرە پاسی شەکرە و پاسی کۆرۆنا بۆ سزادراوە کە ئەگەر دکتۆری هەیە جەنابی وەزیر بۆ جیهازەکانی لێرە بەدەستی خەڵکۆیە کەواتە دکتۆر لە بنکەی تەندروستی چاکسازی سلێمانیان نییە ئەوە دوێنێکە خۆی سەردانی کردو بۆی ئەلام و بۆ بانگەشەی خۆی و حیزبەکەی کۆمەڵە دکتۆری هێناوە بۆ ئێرە تەسویری لەگەڵا کردوون و یەک سزادرایی بینیەوە لە من سزادراوەکانم بینیوە یەک سزادراو ئەڵە بە نوێنەرایەتی سزادراوەکان من نوێنەرانم بینەوە کێ وتی ئەو نوێنەری منە باش کێ بە جەنابی وەزیر لەوە نوێنەری منە بەپێی کێوە ڕۆژتە قسەی لەگەڵا کرد لەگەڵ جەنابی وەزیرە دەست خۆش کاگاسۆ لێرە من حەز ناکەم قەزەی چاکسازی گەورانی سلێمانی بە سیاسی بکرێ کۆنە هینەکان کۆنە معارەزەکانی ئەو سایناو سلێمانی ئێستا بیان دیفاع لەم حکوومەتە گەم دەڵا بکەن کە لە کەناری کەوتنایە بەڵێ ئەوانە بێن ئێستا دیفاع لەو حکوومەتە بکەن کە بەرنامەیان دیفاعکردنە لە ئەم حکوومەتە کە بەڕاستی ئەوسا من ئەموت خەڵک شانیاوەتە بەرە حکوومەتە ئەیپارێزی و هێشتێتی و نەهێشتۆ بکەوێت نەخێت ئێستا کۆنە معارەزەکان خەریکن نایەنە حکوومەت دەست خۆش کاگاسۆ سپاس دەکەم بۆ پەیوەندێکت دەست خۆش بێ کاتم زۆر پێدا داوای لێبوردنەکەم ڕێزان خان وەرەگرم لە سلێمانی السلام عليكم سلام ورحمة الله وبركاته برنامجتان ليكم بريد بخصوص سپاس دەکەم سوال کارمەندانی پەیامەکەم دەستخۆشیتان لێکم کاک محمود جیاوە خەتوکار زیندانیان سەرلۆ بەڕێستانەکەم و هیوادارم لە کەناڵەکەی بەڕێستان و لایەنە پەیوەندیدارەکان گیان لە دەنگمان لێ و دەنگمان زیاتیان بەڵێ تازی گەورانی یامان بێمەوادەی سەردانیات نیان ئەینە ئەتوانێت سەردانکەی ئەوان بخارن بۆ بەسەرەوە پێژیانی دێبوجەرانی سەباسیلمانی شانەوە ئایا دەبوو و برد أبدنا وبدل اللي بدل أكون أسمعنا وكتبنا بيستوى توشي سعابة ونتوشي اللي بيسمنا ونتوشي نقوتينا بسيبون لبلوين أمكرنا هي أمكرنا ضراوش كوتنا عن دولي بالصحوب بالصحة الزيادة تتوشي كورونا بون الاقتصاد روان بيقول كارمندان توشي أمكرنا
ئەوسا وەزیری کاروباری کۆمەڵایەتی دادوەرە بەڕێزەکان هاتە سەر خەت لە کەناڵە ڕاگەیاندنەکان وتیان دوای ئەلاتات لێبوردنێک ئێن ئەم سزادراوانە دەوری 1300 بۆ 1400 کرد لە سەرتاجی دەورانی سلێمانیە لێبوردنەکەشیان هیچ نەبوو ئەوە بوو لێبوردنەکان ئەوە بوو هەر کەس حکمی خۆی تەواو کرد بوو ئەو ئازاد بوو ئەسەر لە تەفسیرەکە بوو ئەوانیان نادە ماڵە تا دادگەکان ئیدادگاکان بکرێنەوە و بانیانەکەن و بۆ مەحکەمە ئیتر ئەوانە بەرهینی خۆیان دەربوون بە حەقی خۆیان حکومەتەری نەیاون حکمی خۆیان تەواو کردووە لە کەناڵەکەی بەڕێستان من داواکار لە سەرۆکی حکومەتی هەرێم لە وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە سەرۆکی پەرلەمانی لە دادوەرە بەڕێزەکان جورئەت بکەن مەردانە قۆڵی لە هەڵماڵن شتێکەکەن لێبوردنێ دەکەن بۆ ئەو سزادراوانە ئان کەسە قاعانیان گرتە لە خواردن و خواردنەوە بکەن بخاطری خوای گەورە خۆدا جالیان پاڕانی لە کەناڵە ڕاگەیاندنەکان لەوە کەسبنیکی تشتبن بۆ ئەو سزادراوانە هەر هەمویان ڕۆڵی 1000 وڵی نەقڕە مەسئولێکیان کایە نەقڕەدەوڵەمەێکیان کایە سێن بە حیاتی خوا زۆدان ئاشتەواییان بەرامبەرەکەن لە خۆشبوون ئایا بەڕێزی تۆ خۆ و باوکی میلەت ئەزانی ئەو تۆ بۆیان خۆر نادی تۆ بۆ ئازادیان ناتی بۆ کڕۆناتیان کوژێ ئەگەر من ئیشن با لە بەدەستی خۆمانە بەیەکەوە بڵێ چاومان یەکسیدە یەک حەوت بۆ هەستمانە چاومان پیان نەکەوتە وڵی قارەی تەلەفۆنەکەیان پێنەکان نەحمی تەلەفۆنکەن یا من هیچ گلەیەکیان لەناو دایرێنێ بە هیچ شێوەیە نە لە بەڕێوەبەر نە لە کارمەندەکان زۆر ڕازوون لە دەستیان بەس ئایا لە چوار دیواران تووشی قەلەفی و نەخۆشی نەفسی بوون تووشی کۆرۆنا بوون ئەوستا هەوڵیان ئەوە بۆ ئەیان و باسییان ئەم هیچیان بۆ نەکردن بۆ سزادراوەکان جا من داواکارم لە کەناڵەکەی بەڕێستانەوە بناوی کەسوکاری سەد زیندانیانەوە قسە ئەکەم بناوی دایکی سەدەن زیندانیانەوە قسە ئەکەم کە لێبوردنێکی گشتی دەکەن بۆ ئەو سزادراوانە بۆ ڕۆڵی 1000 کە ئازاد بن شاوەشت بنەوە بە کەسوکاریان بۆ داون سەدانیان هێشتن بەخۆش کێزانەکە لایان جا بۆ تۆ مناڵەکانیان دەڕڵا بۆ لە فوتۆخوانەکانە لەنە لەکە ئیگرەتە خۆێنی نەباتیرە ئیگرەتە خۆی کەسێنی دەستەریان نادێنێ غەڵەت هەر بۆ خوای گەورە نییە غەڵەتێکیان کردە بازەکەیان ماوە بکەن بە خاتری خوا بە خاتری پێغەمبەربار وڵە دیوارە نەمرن سپاس ڕێزا خان داواکارم لە سەرۆکی حکومەتی هەرێم لە سەرۆکی پەرلەمان لە وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە دادوەرە بەڕێزەکان لێبوردنێکی گشتی دەکەن بۆ ئەو سزادراوانە مناوە مەسئولێکی تیا بووە مناوە دەوڵەمەندێکی تیا بووە ئێستا 1000 لێبوردنیان ناوی بکەن بە خاتری خوا ئەگەر باوکی دەستی خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت ئینشاڵڵا لایەنی بەرپرس ژێر لێگرن سپاس دەکەم کاتم زۆر پێدای دەستی خۆش بێ ڕەزاخان سپاس دەکەم کاخالید وەرەگرم لە حاجیاوە کاخالید مامەستاژیان ئەو کاتە باش هەموو کاتت باش کاخالید دەستۆش بۆ بەرنامەکەت تەورێکی جوان هەڵبژاردووە مەمنونی جەنابتم سپاس دەکەم بەڵێ من جاری پێشتریش پێم گوتی ئەو حکومەتە ماوەیە گەر بە کۆنترات بیدەن بە منوت و بە هەموو قەیرانەکان و بە هەموو ئەوەنی کە ئێستا دەڵێن مانگێ ساڵە 6 موسەش بدەین نەک موسێشیان پێ نەدرێ ماوەڕە لەگەر قسێک نەفەری قسەمان دەکرد ئەگەر دەرفەتم پێدەی تۆزێک بە حیسابی خۆمان هات دەڵێن ناتەواوە عەقلی نەتەواوە بەڵێ گوتی پێی دەگوتم ئەو میلەتێ ئێمە زۆر بێعەقڵە میگوتم بۆ بێعەقڵە گوتی خەڵک دەرێ 120 موچەمان لێ بڕاوە گوتی بەڵام کەسی نازانێ 6 ڕۆژ بۆی نەگرت ئەوەی معاشی 500,000 بوو 180,000 وەرگرت 400 وەرگرت کەواتە بە 2 مانگ جارەشێ موچەکەی نیوانی بڕیە مامەستاجیان هیچ قەیرانێک نەگۆڕێنیە هیچ شتێکی نەخوازراویش لە وڵاتە نەگۆڕێنیە حەزەکەم زانی لەبارەی ڕاگەیاندنەکانیش هەندێکیان مشەخۆر و مافەڵسین هەندێکیشیان مەزبوطانە بەرپرسانە بە ئیشەکانی خۆیانەوە هەردەستن بەڵام ئایا ڕێگەیان پێ دەدرێت لە هەموو شوێنێک نەخێت بەڕای من کەناڵە ڕاگەیاندنەکان زیاتر لە سنووری سەوز فعلەن بەرپرسانە هەستاون بە ئیشی خۆیان ئەو شتێک کە زەرورە لەسەر کەناڵەکان بیکە بەڵام لە سنووری هەولێرداوەک نەخێر هیچ کەناڵێک نەیتوانیوە بە ئەرک و مادیبوونی خۆی هەستێک کە پێویستە بۆ منی هاوڵاتی بیگوازێتەوە هەندێکیشیان لە کاتی کۆرۆنا زۆرمان بینێ ئەو کەناڵانەی کە ئیسحافیان ڕادەگرت و دەستیان بۆ ڕادەگرت و بە من دەیانگو وەرە و بەدەستی دەیانگۆ بڕۆ کەواتە ئەوە دەردەخا هەندێکیان مشەخۆر و ماساوسین ڕێزم بۆ ئێوەی کەناڵەکەی بەڕێستان هەندێکیشیان فعلەن بەرپرسانە بە ئیشەکەیان خۆیان نۆستان وەک کەناڵی ئێوە بە تایبەتی لە کەناڵەکەی ئێوە ڕێزێکی تایبەتم بۆ کەناڵی NRT هەیە کە زۆر بە بوێرانە چاو نەترسانە بە ئیشەکەی خۆیەوە هەستاوە دیبینیمانە لە زۆر شوێنەکان لە سنووری ئەو دیولیان دراوە سوکایەتیان پێکراوە بەرام لە ئیشەکانی خۆیدا کۆڵیان نەداوە و هیوادارم کەناڵەکەی ئێوەش هەروەک وابە بە هەمان شێوە بێ
و ماساچی و مشەخۆرەکانی دیش کە ماساویان دەکرد و مشەخۆرانە هاوڵاتیان دەترسان لە پێناو بەرپرسەکان و جیفانی بەرپرسەکاندا هیوادارم ئەوانیش ئاوا هەست بە بەرپرسیارەت بکەن شتە ڕاست و دروستەکان بگوازنەوە. دووبارە دەستخۆش بۆ دەستخۆش کاک خەلیل، ئەوەرێکی جوان هەڵبژات. سپاس بۆ جەنابەت، سەرکەوتووبی ئینشاءڵڵا، سپاس دەکەم. کاک فەریدون وەرەگرم لە پێنجوێ. گوندی شێرە گوندی شێرە؟ بەڵێ گوندی شێرە قەزای پێنجوێ. فەرق ناکات لە خزمەتە. ئاخر شێرە حەزەکەم شێرە باشە قوربان بنووسن گوندی شێرە. کاک عەبدولخالق کاکە بیکەن بە گوندی شێرە بینووسن. ئەزانی کەش و هەوا لە پێنجوێن جیاوازە لە هەموو ناوچەکانی تر؟ ئەزانی ئەوێ لە هەموو شوێنە فێنکترە؟ ماشەڵڵاتان لێبێ، پیرۆستان بێ و کەش و هەوایە. فەرموو قوربان. فەرموو قسە چییە لەسەر تەوەرەکەمان کاک فەریدون؟ وەڵا براکەم دەستخۆشیتان لێەکەم بەڕاستی پێم خۆش بووە تەوەرەی پیرۆکە بەجاریکەم. بەڵێ لە ڕاستیە من پێم باشە ئەگەر ئەم تەورانە کۆتایی پێ بێ باشترا، چونکە ئەمڕۆ گەشتە ئاخیر لووتکە کاڵێ جام کورد و تەتی جام کە پڕ بوو لێ ئەڕژێ ئەمە ئێمە لێ ناڕژێ لە ژێرۆ کونی کێ بۆ جامەکە ئێمە. بەڵێ یا ئەگەر ئەم تەورانە نەبێ ئەو داخەی پڵی خۆمان لە تەورەکان و لە بابەتەکانی ئێوە بڵێن دەربکەین لە دڵی خۆمانە، ئەو کات دەستەین ئێستەک و ڕاهانە ماڵی تازە ئەمانە سەکیان ئەوێتێ ئیدەوە ناکات ئێمە بەختە لە سەر تاسە و لە تۆڕە کۆمەڵاتی قسە بکەین. ئەوانیش ئەویان زۆر پێخۆشە، چونکە هەموو دەسەڵاتدارێک لە هەر وڵاتێک بەرنامەیەکی بۆ خۆی داناوە کە کاتێک لە کاتەکان ئەگەر هات و ناڕۆزایەتی خەڵک دەربڕی بە بەرامبەری ڕێگە چارەیە دەدۆزێتەوە بۆ ئەو بابەتەی خۆی کە خەڵک لێوە ناڕۆزایەکان دەردەبڕێ. من پێم باشە ئەم بەرنامە سنە بە کەناڵەکەی ئێوە لە ئەڵیوانی کە بۆ عارفی ئەم دەسەڵاتدارن ئەم دەسەڵاتیەکان واز لەوانە بێنن با ئیتر ئەو خەڵکە لەوایە بتەقێتەوە با تەقێتەوە کاتە بە کەس ڕایان ماڵین با واز لە تەکردنی سەر شاشەوت و ڕۆکۆمەڵایەتەکان دێنێ. بەڵێ دەستخۆشیتان لێکەم و کاک فەریدون سپاس بۆ پەیوەندەکەت. دەستە خۆش بێ. کاک هێمن وەرەگرم لە چاکسازی سلێمانی. سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. سڵاو لە تۆش خی بەخشندە و میهرەبان. ئەمێ بۆ دەربارەی تەوەری ئەمڕۆتان من ئەڵێم لە کوردستانە ئێستا ئەوەی کە خەڵک بەدەستیەوە ماوە تەنها ئەگەیاندەکانە کە دەنگی خۆی لێوە بگەینێت بە ناوخۆ بە دەرەوەی کوردستانیش. بەداخەوە ئێمە ئەمڕۆ چاومان لە وەزیری کاروباری کۆمەڵایەتی بوو لە یەکێک لە شاشەکانی کەناڵە کوردیەکانەوە کە کۆمەڵێک شتیوت کە هەر هەمووی پێچەوانەی پرەنسیپە ئەخلاقی و مرۆیی و ڕازگۆیەکانە کە لە ناو ئەو کۆمەلگایی ئێمەیان وا هەستەکەم بەرەو کاڵبوونەوە ئەڕوا، چونکە معقول نییە وەزیری کاروباری کۆمەڵایەتی کە بەحساب ئەمە پەروەردەیەکی باش کراوە لەلایەن کاک نەوشیروانەوە بەداخەوە کاک نەوشیروان بەم شێوەی پەروەردە نەکردن ئەمانە نازانم بۆیان لە دوای کاک نەوشیروان کە لەسەر شاشەکان ڕوبەڕووی ئەم هەموو خەڵکت درۆ ئەکەن نازانم چۆن شەرم نانگرێ. ئێمە سزادراوان هاوارەکەین لە ناو چاکسازیەکانەوە وەستی خۆمان هاوارەکەین باسی ئەکەین لە ڕاگەیاندنەکانەوە. ئەو هاتووە نامیلکەیشی نووسیوە لەبەری کردووە بەرگ بۆ بەرجی نامیلکەکەی ناڕاستە و ئێمە سەدان کەس کە سوکاری سزادراوان هاوارەکەن ئەڵێن بار و دۆخمان وەزەمان بە سایکۆلۆژی تەندروستی بە هەموو شێ ئێمە خراپین. جەنابی هاتووە لەسەر شاشەی یەکێک لە کەناڵەکانەوە ئەڵێت وەزیان زۆر باشەوەوە. ئێمە لە یادمانە ئەسڵەن ڤیدۆکانمان تەسویر کردو تەرجیلمان کردو لە لای خۆمان کە 2 مانگ پێش ئێستا وەزیری کاروباری کۆمەڵایەتی لەسەر شاشەکان ئەڵێ چی؟ ئەڵێ بە کەسوکاری سزادراوان ئەڵێ خەمتان نەبێ مناڵەکانتان لە چاکسازی گەورانی سلێمانی ئێمە وەکو چاومان ئەیان پارێزین. ئەی باشە جەنابی وەزیر ئێستا نزیکەی وا 50 کەس تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بووە، ئەمە کۆ بەڵێنێ کە تۆ 2 مانگ پێش ئێستا بە کەسوکاری سزادراواندا. ئایا چێ بەرپرسە لەوەی کە ئەم 50 سزادراوە ئەم شەو یەکدوانێکیان لێ بمرێ؟ ئێخۆ ئەیبینی ڕۆژانە لە خەستەخانەکانە خەڵک لێ ئەمرێ، ئەم ڤایرۆسە خەڵک ئەکوژێ. کەواتە
خودی خۆی بەرپرسە لەو بڵێنانەی کە بە کەسوکاری براوانی داوە کەسوکاری سزادراوە ئەم خەڵکی کە تۆی بینی لێرەکان مەحموودیان لە کونی دیوارەوە نادۆ دەرەوە ئەمەش مەخلوقێکەوە ئەمەش خوا دروستی کردو ئەمەش خاوەن مافێکی تایبەت بە خۆی هەیە کاگێ من باید پرسیار لە تۆ بکەم وەزیری تەندروستی لەگەڵ وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەو مەسئولیاتە بگرنە ئەسڵ خۆیان کە بەڵێنیان داوە بەم کۆمەڵگا و بە کەسوکاری سادراوان کاڵێ ئەوانە پارێزراون لە ناو چاکسازەکانە خێر چاکسازەکان فەرمو و 2 مانگ لەوە پێش قسەکانیان لێ بدەنەوە لەگەڵ قسەکانی ئەمڕۆ بەراوردی بکەن کە ئێمە بە بەردەوامی متابعەیان ئەکەین درۆکانیان و ڕاستیەکانیان دەرەکەوێت پێویست ناکە ئێمە هەموو جارە بینە سەر شاشە هاوارکەینەوە ئێمە ناڕاستیەکانیان ڕاستکەینەوە بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی 2 جارنامەی ناردووە بۆ دەستەی مافی مرۆڤ تێیدا ئاماژەی بۆ کردووە کە بە هیچ شێوەیەک تیمی تەندروستی نەهاتۆتە چاکسازی گەورانی سلێمانیەوە لە ماوەی 4 مانگی ڕابردووە ئێستا نازانم بە چ ڕوویەکەوە وەزیری کاروباری کۆمەڵایەتی یە لەسەر شاشەکان ئەم هەموو قسە ناڕاستە بۆم کۆمەڵگاکە داخەوە بەداخەوە لە دوای کاکێ من پەیوەندەکەی داخرایەوە هۆکاریش لای خۆی بوو لای ئێمە نەبوو سپاس کاک هێ من بۆ پەیوەندەکەت کاک هاوڕێ وەرەگرم لە سەید سادق کاک هاوڕێ ئێوارە باش هەموو کاتت باش دەستخۆشی بەرنامەکە و دیەکەم سپاس دەکەم مەمنونم پیرۆزبایی ساڵێری کەناڵەکەشتان دیەکەم ئەزیزی پیرۆزبایی چیەکەیت بۆ کەناڵەکەتان کە دامەزا دەستخۆشی بۆ کارە جوانانەی کە کردوجان خەڵکی فەقیرۆژاتان داوە چاوی منی لە خزمەتین کاکە هاوڕێی جان وای من داوا بەڵێ داواکارێکم لە مامۆستا ئەدیبافیر و جەماوەرەکەی مامۆستا سەلاحەدین مادین و جەماوەرەکەی شاسۆ عەبدولواحید و جەماوەرەکەی دەست لە ناو دەست بەڵێ هێز و خۆر لە خۆی گەورە دەست بخەنە دەستێک و هێز و خۆر لە خۆی گەورە خارشوو خەڵک بەڕاستی بادۆخی زۆر خراپە زۆر بەڵێ دەست خۆش من لێرەشۆ بە پێشتەکانی هینەرمە گۆڕان بەڵێ چۆن معاشی گوێژانێکیان بڕی ئەوە معاشەکەش بێن نەخۆیان زەرە دەکەن بەڵێ دەستخۆشی باشە کاک هاوڕێجان سپاس بۆ پەیوەندەکەت دەستخۆشی بۆ جەنابەت چێ کاک هاوبەش کاک هاوبەش فەرموو ئەلو کاک هاوبەش فەرموو باشی کاک مامۆجان چۆنی کاک هاوبەش گیان ئەم کاتۆ باش قوربان هەموو کاتت باش چاوەکەم قوربان سپاسەکەم وەڵام ئێوێ دەربارەی کەسانغام قسەکەم میوارە لە ڕاستەوخۆ لە ڕوودا و قسەیە کە دەربارەی زیندانیان بەڕاستی ئەو قسانەی ئەو کردێتی لە خۆیانەوەی بنیەتی نییە نە بەرخۆرمانەیە نە ئەوەیە بۆ نە دەمامک نە دەستکێش نە پشێنەر نە خەسەخانە نە دکتۆر یعنی هیچی بنیەتی نییە نە سکایب يعني يتسبب تلفزيون هوا بناي سدادراون وخصاقا بشوية زي خصاقا كسوكاري سدادراون مرتاح النخر كسوكاري سدادراون همينها مرتاح سدادراون همي لفيتي خوانا قريقا هنا دروا أمها مدرويانا قلا يكري زوحي بودة الله بله يعني براسي اختاني اوي كان الشاوة يعني زور يعني زور سيرم لي وزيرك بين ساتك لسنة هوا بناي شاك ساتيك اقصب كاكاتي عدو تنهو شاك ساتيك هوا كاس نايبيني وبا ميكروفون سيادة خصنيك دور روشوا الله يهم يا كوري هم من يوم براهي والناخر ئەوە پەیوەندەکانتان داخرێتەوە کاک هاوبەش و کاک هێمن لە چاکسازیەوە بۆ زانیاریتان. کاک محەممەد لەکوێ دەربەنی خان کاک محەممەد چۆنی کاک محەممەد گیان چاوی ڕاستم سوپاسە دەکەم فەرموو. والله من لبعضيات دو دعوة كريمة دو دعوة كريمة أين مني رحنا مني بس دو دعوة كريمة لا خدمتين فرموا كم دعوة اللي عمولة أنا كان يريني كردستان كم بحيث بقيت جسام مستوى كواري يريني كردستان وخاك يريني كردستان لبيش برجع فيها مش نكوزي بريني تيجان طلقاران حرب أمان شوا قرنجا أم دوشتا زور مهمة أقر بكريم بله تيجي أم دوشتا زور مهمة فراسي نازم خلق بچي أخليخ وبچي بيبي كنا كبابرنا سر العراق ونازم العراق كوا العراق كامل العراق بونية جنما وتا توبات العراق لا يا إما
ئێمە نەتەوەیەکی جیاوازی زمانمان جیاوازە کلتورمان جیاوازە کاکە بۆ هەرادێ بە زۆر خۆڵات پێویست بکەین بە عەرەبەوە من ئەو داواکارێمەیە لە بە تایبەتی لە کەناڵەکەیەوە کە ئەگەر کاکەڵعادین باعادین متابعی بەرنامەکانتان دەکا هیوادارم هەموو کارێکی ئەوە بێ تەوارێ دەمی کوردستان و خاکێرمی کوردستان لە پێشینەی کارەکانیان بێت و بڕینی دەستی گەڕێنی گوێدەڵکارانیش باشە کاکە محەممەد جان سپاس بۆ پەیوەندەکەت بەشە ساوێ کاک ڕێباز وەرەگرم بە چاکسازی سلێمانی کاک ڕێباز هەموو کاتت باش دەنگت بەرزکەرەوە لە خزمەتین زۆر سپاس دەکەم ئەگەر ڕاستی بڵێم نە چاکسازی گەوران بەڵکو دۆزەخە گەورەکەی سلێمانی لەگەڵاکەم لەکوێوە ئەڵێم لە چاکسازی گەورانەوە نیم لە دۆزەخە گەورەکەی سلێمانی وەختە لەگەڵاکەم من چییە گەورەکە تێنەگەیشتم کاک دابانەڵە چ دۆزەخە گەورەکە دۆزەخە گەورەکە بەڵێ گەورەکەی سلێمانی خوا ڕەحمتان پێ بکە ئیشەڵا زۆر سپاس دەکەین کاک مەحموود ئێمە ئەوەی تر قەرار بوو کۆرۆنا لێ دەژوورەوە هات بەڵام بەڵێ وەزیری کاروباری کۆمەڵایەتیش لەولاوە بۆ هەنێک ڕووپاگەندەی کرد بە ناوی سزن و کەسوکاری سزنیەوە بەڵێ ئێمە کۆمەڵی زیندانین لێرە ئەم ڕۆمانگرتنمان ڕاگەیانەوە باش و داواکاریشمان لە حکومەت نییە لە سەرۆکی حکومەت نییە چونکە حکومەت و سەرۆکی حکومەتی ئەوە نی ئێمە داواکاریان لێ بکەین ئەی داواکاریتان لە چێە داواکاریمان لە تەنها لێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکانیەتی چونکە زۆرینەی ئەم دەڤەرە هەموو یەکێتیە چۆن خەڵکی سلێمانی چن و توێژەکانی سلێمانی داوای لامەرکەزی ئیداری و کارژێڕیەکەن لەم شارە ئێمەش داوای لامەرکەزی لە سزادان و ئازادبوونی زیندانیان ناکەین بەڕاستی ئەو ڕێژە زۆرەی کۆرۆنا کە لە سلێمانی هەیە ئەگەر لە هەولێرا بووایە سەرۆکی حکومەت هەر خۆی هەولێری بەجێهێشت و ڕایە کرد ئێستا ئێمە چۆن بتوانین داواکاریێکی ئاوای لێ بکەین لەبەرەوە داواکارم لە یەکێتی و لەسەر دەم حیزبەکانی ترین مەنتیقەی سلێمانی بەدەم ئەم خەڵکەوە بێن چونکە بەڕاستی پارێزگای سلێمانی و دەوروبەری هەمووی کاول بێ بە خەیاڵی ئەو لایەن نایە جاگەر زیندانەکەی کۆرۆنای تێکەوێت ئێستا تێکەوتووە بۆی هیوادارم لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە دەنگمان بکاتە سەر و ئێمە مانگرتنیشمان بەردەوامە بێ و داواکاریشم لەسەر دەم سزادراوان هەیە ئەوە کە گوێی لە منە ئێستا هیوادارم ئەوانش بێنە پاڵی ئێمە لە بەیانی زووتر نییە تەواو مانگرتنێکی سەرتاسەری ڕابگەێنین ئێمە زۆر سوپاسانەکەم دەست خۆش کاک دەباس سپاس بۆ پەیوەندەکەت ساغ و سەلامەت بن ئینشاءالله بەڕێزان معلومی هەموو لایەکە دەستگاکانی ڕاگەیاندن کەوتونەتە دووبەرە بەرەیەکیان بەڕاستی ڕۆڵی زۆر ئەرێنی هەیە لە گەیاندنی هەواڵ و زانیاریەکان بەڕاستی و دروستی بەرەیەکیشیان بەداخەوە ڕۆڵێکی ناشری نەجێڕێ لە گەیاندنی هەندێک هەواڵ هەندێک حەقائیق جاری وا هەبووە بووەتە هۆکاری لە دەستدانی کۆمەڵێک سنووری هەرێمی کوردستان و کۆمەڵێک ناوچە کە سەر بە هەرێمی کوردستان بووە و بووەتە هۆکاری لە دەستدانی بووەتە هۆکاری دروستبوونی پەشێوی و نائارامی لە لای هاوڵاتیانی کوردستان لە بڵاوکردنەوەی حاڵەتەکانی کۆرۆنا و ڕێژەی توشبووان بە کۆرۆنا و ڕێژەی مردن بە کۆرۆنا دەستگای ڕاگەیاندن هەیە بەردەوام بە سوور لەسەر شاشەکەیەتی کە لە وڵاتی بۆ نە رووسیا و ئەمریکا ئەوەندە تووشی کۆرۆنا بوو ئەوەندە حاڵەتی مردن هەیە ئەمانە بەڕاستی زەرور نییە و حاڵەتێلێکن بەڕاستی بۆ لە بیربردنەوەی کۆمەڵێک ئەساسیات و کۆمەڵێک حەقائیق کە پەیوەندی بە قوتی خەڵکو و بژێوی ژیان هەیە لە وڵاتان بەڕاستی حکوومەتەکان هاوڵاتی ئەخەنە سەر تەپڵی سەریان خزمەتیانەکەن دەفتەرە دۆلاریان بۆ ئەڕێژن بەڵام لێرە هەتا بتوانێ مەعاشکە مەکاتەوە هەتا بتوانێ ئاور لە هاوڵاتی ناداتەوە و بگرە عەزێتێکی دەرونی و جەستەیی هاوڵاتیانیش ئەدەن بە هەموو شێوازێک ئەمە بەشێک لە ڕاگەیاندنەکان هاوکارن بۆ ئەم دەسەڵاتە وەکو بەڕێزێک لە پەیوەندێکەیە فەرمووی ئەمانە من نامەوێت دەستەواژەکە لەوانەیە جوان نەبێ بۆ سەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان وەلحاصڵ هەر نایڵم دەستەواژەکە ناڵێم دڵنیابن بەڵام ئەڵێ داردەستەی مامەعنا ئەڵێ داردەستەی دەسەڵاتن و هاوکارن بۆ دەسەڵات بۆ تەزیفکردن و شێواندنی ئەو حەقایقانەی کە لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانە هەیە
کاک شاخەوان لە چاکسازی گەورانی هەولێر. باشە زیزی من چۆنی کاک شاخەوان گیان؟ گەورم سازەکەم سەرەتا ڕستخۆشە بەنامە جوانێ دەکەم. سپاسە دەکەم بەڕێزی مەمنونم. قوربانی تازم دەمەوێت پێیانەیە کە لە کەناڵە بەڕێزەکەیەوە باش ناکەم. بەڵێ وەکو ڤایرۆس کۆڕۆنا لە هەموو دەوڵەتان لە هەموو دنیایان کە ڤایرۆسەکە بڵاو بووە هەموودان بۆ دادنەی کە ڤایرۆسەکە بەڵێ ڕاستە نەخۆشیە هەموو ئەواقعی دەزانین. بەڵام لە چاکسازیەکان سەیری دنیا بکە هەموو دنیا چاکسازیەکان وا چۆ دەکاتن. بەڵام هەم کوردستانی خۆمانە زیاتر کەیفی بە سزن بێ هەر سزنەکە زیاد دەکات. بەڵێ مەسلحەتی لە سزنەکەیە. بەڕاستی ئێستا نەرجێمان پێیە نەخواردنمان خواردنە نەخەوتنمان خەوتنە. لە ذاتی 10 نەفەر ئێستا ژوورێکە بۆ 10 نەفەر دروستکراوە 30 نەفەر تێدەکات. لە هەموو چاکسازیەکانیش بەڵێ لە هەموو چاکسازیەکانیش بە دڵنیاییەوە کە ڤایرۆس هەیە بەڵام ئەیشارنەوە. بەڵێ لەبەر خۆیان لەبەر هەموو دەستگایەکان ئەیشارنەوە. بەڵێ لە هەموو دەستگایەکان ئەیشارنەوە بەڵام هەیە ڤایرۆس هەیە لە هەموو زیندانیەکان بڵاوە. بەڵێ کاک شاخەوان جەنابەت چەندە لە ژوورەوەی؟ نزیکەی 10 ساڵە بێت. چەندت ماوە؟ حکم مەدامە بەڕێزم. لا حول ولا قوة إلا بالله. دەست خۆش بێ و سپاس بۆ پەیوەندێکت. چاوەکانمان دەکەم زۆر سپاس دەکەم ئەزیزم. سپاس بۆ تەلەفۆنەکەت چاوەکەم. کاک ڕەوەند وەرەگرم لە چاکسازی سلێمانی. ئەلو کاک ڕەوەند فەرموو. ئەو کاتە باش هەموو کاتت باش سپاس فەرموو کاک ڕەوەند. وەڵای هەمووام لێ هاتووە بەزاری خوا خۆ خنکێنەوە بەزا ئەوژە خنکێنم. نەوەڵا خۆت مەخنکێنە دوای خۆت سزاکە وەرەگریکە. خۆم ساکەوە بەزا حکومەتی وەلا خۆم مەسوولێنم خام زگەرە خۆم مەسوولێنم یادەمان شەڵاوە نابێ کاک ڕەوەند هیواداری نوان نەبێ بەڕاستی نازانێت بڵێ چی وەڵایی وەزێکی زۆر سەیرە زۆر بەداخەوە کاک ڕەوەند دەڵێ من خۆم مەسوولێنم خۆم مەکوژم بەڕاستی کاک ڕەوەند ئەوە چارەسەر نییە بگرە دەبێ دان بە خۆتا بگری سەبر و تەحەمولت هەبێ خوای گەورە ئینشاءڵڵا دڵنیا بە تۆیش و ئەوانەیش کە لە چاکسازیەکانن ئەوانەی کە لە زیندانەکانن خوای گەورە بیری نەچووە کە ڕۆژێک لە ڕۆژان ئینشاءڵڵا ئەگەر مای ئەوە بن کە ئازاد بکرێن ئازادتانەکە ئەگەر نا بەڕەحمی خۆی لەگەڵتانە ئەکا ئینشاءڵڵا بە شێوازێک لە شێوازەکان خوای گەورە ئاورتان لێ بداتەوە. هەندێک کۆمنتە خوێنمەوە ئەگەر کاتم پێ بدەن هاوڕێیانم. پەیمان عومەر نووسیوێتی تەبەن ئێمە تەوەرەکەمان لەسەر ڕۆڵی دەزاکانی ڕاگەیاندنە لە قەیران و بارودۆخە نەخوازراوەکانە. پەیمان عومەر نووسیوێتی زۆربیان هەر خەریکی چاواشەکردنی خەڵکن هەندێکیش وەکو پێویست بەدەم کێشەی هاوڵاتیانەوەن ئەمە خات و پەیمان. شێروان کامیل نووسیوێتی دەستخۆشی لە کەناڵی پەیام لە زۆربەی دۆخەکاندا خەمخۆری هەژاران بووە. دیار محەممەد نووسیوێتی زۆربیان هەر خەریکی چاواشەکردن و ترساندنی خەڵکن بۆ لە بیربردنەوەی نادادی و برسێتی میلەت تەنها کەمینەیەکیش دەنگ و ڕەنگی خەڵکن. کاک دابان یەک تۆزبا کۆمنتەکان تاواکەم. ڕێدین تەوێڵەی نووسیوێتی تا ڕادەیەک بەشێکی کەناڵەکان زۆر باشن بەڵام بەداخەوە بەشێکی ڕاگەیانەکان هەر خەریکی چاواشەکارین لە ئاز ڕاستەکان بێدەنگ و بێهەڵوێستن. بەفرین محەممەد نووسیوێتی بەداخەوە لە کاتی خۆی بەدواداچوون بۆ ڕاستیەکان ناکەن. حاجی فەرمان نووسیوێتی زۆر کەناڵمان بینی کەم ڕازگۆمان بینی لە تێکڕای ڕاگەیانەکانی ئێستا دەستخۆشی بۆ کەناڵی پێیام سپاس دەکەین. کاروان کازم نووسیەتی بەداخەوە بەشێکی ڕاگەیانەکان جیاوازی ئەکەن لە نێوان پارێزگاکاندا. کاک ئاوات هیوان نووسیوێتی هەندێکیان زۆر باشن بەڵام هەندێکیان بە نەوتی میلەت بەڕێواچن. لەو کۆمنتانە دیارە پەیوەندیش لەسەر هێڵە باوکی ماکوان لە بازیان. مامۆستاکیان سڵاوی خوا لێبێ. باوکی ماکوان سڵاوی خوا لە جەنابەت. سڵاو لە بەڕێز سڵاو لە کەناڵ جوانەکەی پەیام سڵاو لە بینەرانی بیسەداری کەناڵی پەیام. سپاس دەکەین زۆر بەڕێزی باوکی ماکوان لە خزمەتتان. مامۆستای بەڕێز لەسەر تەوەرەکەی بەڕێزتان ڕۆڵی دەزاکانی ڕاگەیاندن
بقناعات يقولوا باوري من جيجا كنال كان او فلسطين هيك كنال باس هيك كيلان وبيجي رجلتي وكل عمليه من دي كناكا بله بو نمونه تنها كنال كان دي صلاه تنها خليجي جوان في النو سيماي جوان يعني دائما كراسك جوان بدوير ببر حكمه السفر وكان عندها مو خيران وشنا خوشي كوان وصي حكمه كانك فداخل حتى صلاتك ومالي كنال الرقاد بدانا وقال لو برنامج خرافه اللي كيفاش بايمي هاولاتيكا هیچ کاری داره که ابوام نشتیمانو خلقنیه. بله. خوشی کلامی پیامک بررسی برنامه‌ات جوارا لهمو کاتی که لهمو تنگانو لهمو مشاکلی که همو راستگار بکو خوی پیشان دن پیشان مثلا که کلیسان دن. سپاس دکتر باچی مکان. وی که اصلا هیچ جهانی بکنوا. بلام شیکی بررسی زور نشیده نه. کلامی که دستالات وانا من قومله كلام الكبرانه ما وصاجان بله اب كلام الكبرانه ايش كان تنهاج وكان نجي صلاه استغفار وتنهاج طلعوا برنامج فيني يوبلا اشتراو استخرافه شبا كان بملة اوان براي برزم اوان ايش باقي كان بملة دنيا او كلام عليك اوان ايما استفادوا سودي بملة فورنيا اوان بفارين زبلاح بقولين زبلاح او خلق الرشور بفارين ام هريما وكان الله تعالى كل كلامك كان زياده للسير كلامانه او حزبك عند الصلاه كل كلامك يا ملايين دولار في جبريل فرزم من جاي كمثل كلامك انا اولادي ما شمتا يرشم لا فلان فلين بردوام وبردوامي هي براسي علف عليك زوز والناشرين يعني الروش واخلاقي دنجي ام ولادان جندا براسي من دەستخۆشی لێواکەم دووبارە دەستان خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ماکوان دەستخۆشی بۆ جەنابیشت سەرکەوتووبی کاک سەنگەر کۆتا پەیوەندیە کاک سەنگەر لە قەڵاتزێ سەلام ورحمەتوڵڵا کاک سەنگەر جان قوربانە سوپاس دەکەم دەستخۆشی و بەرنامە جوان لێ دەکەم بەڕاستی تەوەریەکی جوانە هیوادارم خۆی گەورە خەسازی دنیا قیامەتان کات دەستخۆشی لە سەربازە وونەکانی دەکەم کە لە پشتی کامێرەوە کە ئەو بەرنامە جوانە پەخش دەکەنە سەر شاشەکانی ماڵەکان بەڕاستی سەبارەت بە تەوەرەکە تەوەری گێتاڵی جوانە ئەو تەوەرە بۆ ئەو وڵاتی ئێمە کە تا ڕادیەک کە ڕاگەیان دەستگا ڕاگەیاندەکان هەموو لە بەرژەوەندی حیزب و لە بەرژەوەندی خۆیان قسە دەکەن و هەمیشە بۆ لایک و کۆمنت و هەمیشە بۆ ئەوە هەواڵەکان دێنە سەر شاشەکان بۆ ئەوەی لایەنێکی سلبی ئەو وڵاتە پێشانی ئەم خەڵکانەدەن ئێمە حیزبەکانمان ناتوانن خەڵکی بۆ خۆشکان کەناڵەکانمان بەڕاستی ئەگەر بین خزمەتکردنی کەناڵەکان بۆ خەڵکی چەند کەناڵێکی کە ڤەنجەکانی دەست دەژمێردرێن ئەوکو ئێوە ئاسا کەناڵەکانی تریش هەندێک هەنە بەڵ بۆ شێوەیە نیت کە لە خزمەتی مرۆڤ کوردستان کار بکەن و هەڵی بە خۆشکردنی خەڵکی کوردستان دەن هەر هەواڵێک کە دەتوانێت مرۆڤ بڕوخێن و هەر هەواڵێکی دەتوانێت مرۆڤ هەڵسێنێتەوە لە ئەفریقا ئێمە سودێکمان پێ دەگەن لە هەواڵی خەراتە سودێکمان پێ دەگەن کە بڵێن لە رووسیا و لە ئیتاڵیا و لە فەڕەنسا و لە چین و ئەوانە چەندین کۆرۆنا چەندی خەڵک بە کۆرۆنا مردون و تووشی کۆرۆنا بوونە بەڵکو قسێکی کوردی هەیە دەوە ساکەت و بیدەبەکەم ئاوەوە ئەو فەندە کوردیا ئەوسڵانە ناو حەسەنە فەندەرە کوردیا بەس ئەوسڵان لە ناو خەڵکی کوردستاندا تەوزیع ناکرێت هەمیشە کار دەکرێت بۆ ناومێدی خەڵکی هەمیشە کار دەکرێت بۆ ئەوەی کە خەڵکی لەسەر ڕێی ڕاست و لەسەر ڕێی خۆشی لادەن و هەمیشە کار دەکرێت بۆ ئەوەی خەڵکی بە ناومێدی و ڕۆژبینی بمێنێتەوە جگەر لە قسانم چەندی قسە هەیە بۆ ئەوەی کە لەسەرەوەرە قسە بکرێن دیکەین تەنانەت بە چەندین کتێبیش تەواو نابێت بەس بۆ ئەوەی کاتی ئێوە نەگرم و ئێوە حەزیەت نەدەم هیچی تر ناڵێن دەستخۆشی بەنامەتوانەکەتان لێ دەکەم لە خزمەتان کاک سەنگەر گەلێک سپاس بۆ پەیوەندەکەت لەش ساغ و سەلامەت بن ئینشاءڵڵا ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو خۆشەویستانمان لە دەڤەری قەڵاتزێ خۆشەویستان و بەڕێزان لە ماوەی ڕابردوو بەرنامەی دوانگەی خەڵکمان پێشکەشکردن تەوەری ئەڵقەی ئەم جارە بریتی بوو لەوەی کە ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن چۆن دەبینیت لە حاڵی قەیران و دۆخە نەخوازراوەکاندا سوپاسی یەک بێکی ئەوەی بەڕێزەکەم سوپاسی تەواوی بینەرانمەکەم هەروەها ئەو خۆشەویستانەی پەیوەندیان کرد ئەوانەی پەیوەندەکانیان بۆ وەرنەگیرا ئەو بەڕێزانەی کۆمنتیان نووسیوە بەشێک لەو کۆمنتانە لەوانەیە گونجاو نەبێ بۆ شاشەی کەناڵی ئاسمانی پەیام ئەگەر بابەتی بەرنامەی دوانگەی خەڵکتان بینی تکاتان لێکم با کۆمنتەکان
کۆمنتێکی هادف واتە گەیەنەر بێ کۆمنتێک بێ بتوانین ئێمە لێرەوە بیخوێنینەوە یاخود لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە داببەزێت و بەرچاوی بینەران بکەوێت لەبەر ئەوەی بەڕاستی هەندێک لە کۆمنتەکان نەشیاون یان قسەی تایە یان هەندێک لەو پەیجانە هەلەکەیان قۆستۆتەوەڵێ لایکی پەیجەکەمان بکەن لە ڕێگەی کۆمنت نووسینەوە ئیتر ئێمە سوپاسی هەموو لایەکەکەن بەڕاستی کۆمنت نووسین بۆ ئێمە گەورەمانەکە و پێشمان خۆشە سوپاسی و ستافە خۆشەویستەشەکەم کە ماندوونە ناسانە لەگەڵ منە بەرنامەی دوانگەیان بەڕێوە برد تا ئەڵقەیەکی تری بەرنامەی دوانگەی خەڵک بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم سەلامی خوا لەسەر هەموو لایەک بێ خواتان لەگەڵ